ئەمڕۆ لەگەڵ بەڕێز جەنابی پارێزگاری هەولێر و بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر هاتین بۆ ناوچەی سۆران و دەڤەری سۆران مەبەستی سەردانەکەمان بۆ کردنەوەی بەشێکی نوێ یاخود سنتەرێکی نوێی گورچی لە شتن بۆ خەڵکی ئەم ناوچەیە کە نزیکەی 800,000 دلاری تێچووە و لەلایەن وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی تەندروستی عێراقەوە بەڕێوە دەبرێت. من لێرەدا ئەمەوێت دەستخۆشی لە بەڕێوەبەرایەتی تەندروستی هەولێر بکەم کە بەردەوامە لە خزمەتگوزاری تەندروستی بە تایبەتی لەم ماوەیەدا کە سەرڕای قەیرانی دارایی و سەرڕای کەم موچەیی و سەرڕای کەمی دەرمان و پێداویستی پزیشکی بەڵام توانیان لە عملیەتی پرۆسێسی ڕزگارکردنی مووسڵ دەورێکی زۆر باش ببینن و ڕۆژانە نزیکەی زیاد لە 150 برینار لە خەڵکی سڤیلی مووسڵ و لە سوپای عێراق و لە پێشمەرگە قارەمانەکان دێنە ناو نەخۆشخانەکانی هەولێر و هەروەها ئێستا پلانی ئەوە هەیە کە لە ناوچەی سۆران لە خەستەخانەی ئاشتی لە سۆران نەشتەرگەری دڵی کراوە بکرێت و خزمەتگوزاری تەندروستی بەڵێ ئاستەنگی زۆری بۆ هەیە بەڵێ قەیرانی داراییە بەڵام بە هیمەتی بەڕێوەبەرایەتیەکان بە هیمەتی پزیشکان بە هیمەتی کارمەندانی تەندروستی توانراوە کە خزمەتگوزاری تەندروستی لە ئاستێکی باشدا ڕابژێرێت. ئێستا لە سۆران قەستەرەی دڵ هەیە، لە سۆران نەخۆشخانەیەکی ویلادەی باش هەیە، لە سۆران MRI هەیە، CT سکان هەیە، لە سۆران لە غەسلی گورچیلە کراوەتەوە. تۆ سەرڕای قەیرانەکان بزانە چۆن بۆ بەڵام تۆ بڵێ وەڵام من لە سۆرانە ئەمەوێت وەکو هەولێر بێ ناجارێ وەکو هەولێر نابێ بەڵام هەنگاوە نێ وەکو هەولێر بێ. ئێمە لە مانگی دەوە ئەو پێشنیارەمان کردووە لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران باس کراوە و وعدی ئەومان پێدراوە کە بۆمان دامەزرێن. بەڕاستی ئێمە پێویستمان بەو دامەزراندانەیە چونکە ئەوانە هەر بە یاساش یاسای تەدەڕستۆبی و هەم بەوەش کە ئەو پزیشکانە هەر ساڵەوە ئەبێ لە شوێنێک بن بۆیە ئەبێ ئەوانەمان بۆ دامەزرێن.